دەکانم بۆ جادەکان شوێنم هەیە لە حکم و لە ماڵەکەم. بڕیارنامەی تۆڕی 8 مارس کوشتنی ژنان هەڕەشەیەکی جددیە بۆ چەمکی مرۆڤبوون و یەکێکە لە دڕندارترین ئەو تاوانە نامرۆڤانەی ئەمڕۆ لە کۆمەڵگاکەماندا هەڕەشە لە ژیان و ئاسایشی ژنان دەکات. ئامارە نافەرمیەکانی کوشتنی ژنان لە ساڵی ڕابردوودا گەشتووەتە 69 حاڵەت و تەنها لە دوومانگی ڕابردووی ئەم ساڵدا 13 ژن کوژراون کە من ئەو ڕۆژانەی هەواڵی کوژرانی ژنێک ڕامان نەشڵەکێنێت هەندێک ڕۆژیش هەواڵی زیاتر لە ژنێک و دوان دەبیستین. ئەمە تەنها هەواڵێک ژمارەیەک نییە کە بڵاو دەبێتەوە بەڵکو مەترسیەکی گەورەیە لە بەردەم ژنان و کۆمەڵگا. زەنگێک کە پێمان دەڵێت ژنان لە مەترسیدان یاساش نەیتوانیوە ژنان بپارێزێت و مافەکانیان بەدەست بهێنێت. لە زۆر حاڵەتدا ژن بە بیانووی ناموس ناکۆکی خێزانی یان هەوڵدان بۆ سەربەخۆیی خۆیان دەکوژرێن. بەپێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان لە هەر دەخولەکێک جارێک ژنێک دەکوژرێت. زۆرترین ڕێژەی کوشتنی ژنان لەلایەن هاوسەریان ئەندامی خێزان ئەنجام دەدرێت کە ئەمە پیشانی دەدات مەترسی لە ماڵەوە زیاترە وەک لە دەرەوە. ئەم جۆرە تندوتی ژیانە کاریگەریەکی قوڵی لەسەر منداڵان بنەماڵەکان و تەواوی کۆمەڵگە بەجێ دەهێڵێت. ترس و ناڕەحەتی بەردەوام دروست دەکات. بێباکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاس ڕەشە کوژی ژناندا سنووری نابەرپرسیارەتی تێپەڕاندووە. پەیامی ڕێکخراوی ئازادی ژن لە عێراق بۆ ڕێپێوانی 8 مارس لە شاری سلێمانی بەڕێزان چالاکوانانی ژنان ڕێکخراوەکانی تۆڕی 8 مارس جەماوەری ئازادی خواست لە شاری سلێمانی خۆشەویست سڵاو و ڕێزێکی بێپایانتان پێشکەش دەکەین. لەم ڕۆژە مەزنەدا 8 مارس ڕۆژی جیهانی تێکۆشانی ژنان بە گەرمی دەستخۆشی لە هاوپشتی ئێوە دەکەین. لەم ڕۆژە سەختەدا ئێمە و ئێوە و ملوێنان ژنی جیهان و ئازادی خوازان و لایەنگرانی ئازادی و یەکسانی بە توندترین شێوە تیرۆرکردنی هاوڕێی ئێمە و ئێوە و ملوێنان ژنی جیهان و ئازادی خوازان و لایەنگرانی ئازادی و یەکسانی بە توندترین شێوە تیرۆرکردنی هاوڕێی خەباتکاری شۆڕژگێری سەربەرزمان یەنار محەممەد سەرۆکی ڕێکخراوی ئازادی ژن شەرمەزار دەکەین. ئەو خەباتکارە بوێرەی کە لە پێناو جیهانێکی بێچەوسانەوە و جیاکاریە تێدەکۆشا. یەناری ئازیز لە کاتێکا تیرۆر کرا کە چاوەڕوانی ئەوە بوو لەم ساڵدا لە نێوانمانابێ بۆ بەرزڕاگرتنی 8 مارس. مارس لە هەموو ئازادی خوازان و یەکسانی خوازان پیرۆز بێت. ژنێکی کۆچەریم کۆڵە پشتەکەم پڕە لە خوێن لەگەڵ هەر هەنگاوێکمە تک تک شەرەف دەچۆڕێت. دەبێ هەنگاوەکانم هەڵگرم تا ڕەدوو نەکەوم. لێرە هەموو شتێک بۆنی شەرەفی لێبێ لە بێشەرەفیدا. تەنها کتێبەکان نەبێت بۆ ئەوەی پیاسەیە بکەی دەبێت پرچت هەڵکۆڵیت. پیاوانە جگەرەیەکی دڵشکاو بخەیتە سەر نێوت تا ژنبوونت بشارێتەوە لە نێو دوو کەڵدا. ڕێگاکانی سەر هەڵگرتن تەواو نابن. هیلان هەم لە ژماردنی سنوورەکان. سەربازێک دەیەوێت بمکوژێ و واتەزانێ کۆڵبەرم. ناچارم بگەڕێمەوە لە نێو وەرزەکاندا بژیم. وەرزەکان کوڕخێکن بۆ من تا دڵی ژن بوونم بشارمەوە. دەمەوێت دڵم لە نێو جوانی تابلۆیەکدا بنەخشێنم گەر پیاوێکی کوێر بهێڵێ. دڵخۆشم کاتێک دڵم لە نێو 4 وەرزێکدا دەشارمەوە. دەزانم وەرزەکان لە پیاو میهرەبانترن. وەکچی من لە ژێر زەویەکی بێدەنگیدا خەونەکانم دەستێرم بە شنەبایەک. دڵی سەردم دەخەمە بەر هەنگاوێکی سەرشێت تا هەرچی ژنبوونی ڕۆژگارم هەیە لە تەنهاییما بتوێتەوە.
تینێتیم بشکێنم لە زەرکاوێکی پیاوێکی نەخۆشدا زەرد هەڵدەڕاوم زەرد هێندە خۆم کێشاوە بە قەدەری پیاوێکدا ژن بوونم سیز بووە سیز ڕێک وەک ئەو گەڵایەی دەکەوێت دێوەرزێکی تری سەوز و ژنێکی کۆچەریم خەڵکی ئەسکیمۆمم نا خەڵکی ئەسکیمۆمم ئاشنام بە سەرمای نێو دڵم ناسنامەم بەفرە ڕۆحم بە ستەڵەک تاڵەسپێکانی سەرم یادەوەری ئەو ژنانن کە ڕۆیشتن و نەگەڕانەوە نێو باوەشی ژیان ژنێکی کۆچەریم دەمەوێت پەنجەکانم ڕەنگ بکەم تا وێنەی قەوز و قوزەح بخەمەنە سپیایی دڵم بەڵام تۆ بە شمشێرێکی پیرەوە یەک بە یەک ڕەنگەکانی منت کوشت تا بڵێ جوانی هێلی سوورە لە مەملەکەتی ئێمەدا لەوەتەی هەم دڵم لە نێو ڕوخسارمە ئەشارمەوە ئێمە وەک تۆڕی هەشتی مارس بە پشتیوانی ئێوە ئەمڕۆ بڕیار دەدەین کاری جدی بکەین بۆ پێگەیاندنی دەنگی ژنانی کرێکار و داکۆکیکارێکی سەرسەختی مافەکانیان بین لە کاتێکدا یادی هەشتی مارس دەکەینەوە ناتوانین باز لە ڕزگاری ژنان بکەین بەبێ ئاوردانەوەیەکی جدی لەو هێزە گەورەیەی کە بڕبڕەی پشتی کۆمەڵگایە ژنانی کرێکار و فەرمانبەر لە کارگەکان و پرۆژە ئەهلیەکانەوە تا دەگاتە هۆڵەکانی خوێندن و ناوەندە تەندروستیەکان ژنان نەک هەر ئەرکی بەرهەمهێنان بەڵکو ئەرکی بنیادنانەوەی نەوەکانیشیان لەسەر شانە بەداخەوە ئەمڕۆ لە سایەی سیستەمێکی نادادی کاردا ژنان ڕوبەڕووی چەوسانەوەیەکی دووفاقە دەبنەوە جارێک وەک کرێکار کە مافە سەرەتاییەکانیان پێشێل دەکرێت جارێکی تریش وەکو ژن کە لە ناوەندەکانی کاردا دووچاری جیاکاری و هەراسانکردن و بێبەشبوون لە دەستەبەری کۆمەڵایەتی دەبنەوە سەلامەتی ژیانیان پارێزراو نییە جێی داخە ئاماژە بە ڕووداوێکی کەوتنە خوارەوەی ژنێکی دووگیان دەکەین لە شوێنی کارەکەیدا لە کارگەیەکی ئاو لە قەزای شارە زور ڕۆژی 1/2/2026 لە بەرزکەرەوە کەوتە خوارەوە خۆی و مناڵەکەی گیانیان لەدەستدا یەکسانی خوازی تەنها دروشم نییە بەڵکو بریتە لە دابینکردنی شکۆ و ئاسایشی کار بۆ هەزاران ئەو ژنانەی وەگوانە بێش گرێبەست و کرێکاری کارگەکان بە کەمترین موچە بەبێ هیچ گەرەنتێکی پاشەڕۆژ و بەردەوامی بە ژیان دەدەن لێرەوە ئێمە وەک تۆڕی هەشتی مارس ئەم پاکێجە وەک نەخشە ڕێگەیەک بۆ پاراستنی مافی ژنانی کرێکار لە کەرتی ئەهلی و حکومی دەخەینە ڕوون چونکە باوەڕمان وایە کۆمەڵگەیەک ئازاد نابێت تا ئەو کاتەی ژنێ کرێکارەکانی لەژێر باری هەژاری و چەوسانەوەدا بن کە بریتین لە یەکسانی لە حەقدەست و موچەدا پێویستە کۆتایی پێبگەندرێت بەو جیاکاریە ڕەگەزەی لە کارگە و پرۆژە ئەهلیەکاندا پەیڕەو دەکرێت ڕازە و گوڵێ لەگەڵەوەی ژیانی نەوجەوانی و کاتی زانکۆی زۆر بە سەختی تێپەڕاندووە هەر لە سێدارەدانی دایک و باوک و برای ئازیزی خاپورکردنی ماڵەکەیان لە شاری سلێمانی لەلایەن ڕژێمی بەحشی فاشیستەوە بەڵام ئەو توانی وەک کەسێکی بەهێز چالاک و بەردەوام بێت بۆ پەڕی باوەڕ و باوەڕ بەخۆبوونەوە دکتۆر ڕازا و گوڵێ شایەنی یەک باخچە لە گوڵ و یەک شاخ لە پێزانین و یەک دەریا لە خۆشەویستیە بۆ ئەم خەباتەی هەڵی بژاردووە دەنگێک لە دەرەوەی کوردستان ئاگاداری کردینەوە کە ئێمە پێویستە هاوکارانی خۆمان ببینین کە چەند لە جەنگی بەرەو یەکسانیدا بوونیان هەیە هۆشیاری دەدەن لە خەمدان بۆ پاراستنی ژیانی ژنان و مناڵان لە قێزەونترین یاسای سەردەم کە کچان و مناڵانە کاتە کۆی لەو بە یاساکانی سەدەی تاریکی و کۆنەخوازی من لێرەوە بە ناوی تۆڕی هەشتی مارسەوە بە ناوی هەموو ئەو ڕێکخراو کەسایەتیانەی لە دەرەوەی تۆڕەکەشن پیرۆزبایی لە ڕازا و گوڵێ دەکەم
هیوا خوازم ئەم خەباتە ڕۆشنە بەردەوام بێت ئەم خەڵاتە بمێنێتەوە بۆنەوەی دوای ئێمە و وەک سمبلێک لە شاری سلێمانی و هەموو هەرێمی کوردستان. 8 مارس پیرۆز بێت لە هەموو ژنان و پیاوانی یەکسان خواست ئازادی خواست مرۆڤ دۆست. ئەمڕۆ تۆڕی 8 مارس بۆ ئەمساڵ بڕیاریدا کە خەڵاتی یەکسانی بۆ ڕازاوگوڵێ بێت. وەک براوەی خەڵاتی یەکسانی سوپاسی زۆرم بۆ هەموو هاوڕێ و هاوکارانم. ئەم خەڵاتە هی هەمومانە بۆ هەمومانە. شۆرشی کەزی شۆرشی ژنە شۆرشی کەزی شۆرشی ژنە دژی ستەم و پشت لە مردنە دژی ستەم و پشت لە مردنە دژی دەرگای ئەپستێستان هێمان بۆ تاریکستان بە نەفرەت بنجان نەبێ کۆمەڵگا هەردی لەبێ کۆمەڵگا هەردی لەبێ هەتا ژن ئازاد نەبێ ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی دژی ستەم و پشت لە مردنە دژی ستەم و پشت لە مردنە بە نەفرەت بنجن کۆمەڵگا هەردی لەبێ 8 مارس 8 مارس 8 مارس 8 مارس ڕۆژی خەبات و بنیاد ڕۆژی خەبات و بنیاد 8 مارس 8 مارس 8 مارس 8 مارس ڕۆژی خەبات و بنیاد ڕۆژی خەبات و بنیاد ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی شۆرشی ژنە شۆرشی کەزی شۆرشی ژنە شۆرشی کەزی شۆرشی ژنە شۆرشی کەزی شۆرشی ژنە شۆرشی کەزی شۆرشی ژنە ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی دژی دورگەی ئەپس ئازادی ژن ژیان ئازادی ئێمان بۆ تاریکستان بە نەفرەت بنژن کوژان بنشن کوژان هێمان بۆ تاریکستان شۆرشی کەزی شۆرشی ژنە شۆرشی کەزی شۆرشی ژنە شۆرشی کەزی شۆرشی ژنە
ئێمە تۆڕی هەشتی مارس لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لەگەڵ دروستبوونمانە لە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستە بە مافی ژنان مافی مرۆڤ دەنگمان هەبوو و ڕەنگمان هەبووە. ئەم ساڵیش بۆ هەشتی مارس بڕیارماندا کە ئەم چالاکیە ئەنجام بدەین کە چالاکێکی هەمە چەشنە وتارە بڕیارنامەیە بڕیارنامەیە بۆ ژنی کرێکار بڕیارنامەیە دژی ژن کوشتن و هەروەها وەستانە بۆی یەنار محەممەد کە تیرۆر کرا و هەروەها ڕێپێوانێکیشە دوجاریش خەڵاتی یەکسانیە کە ئەمە چوارەمین ساڵە ئەبەخشرێ بە کەسێک کە داکۆکی کار بوو بێ لە مافی ژنان و کۆمەڵێ ئاستەنگ و کێشە ڕوبەڕووی بۆتەوە. من پیرۆزبایی ئەمڕۆکەم لە هەموو ژنانی جیهان و ژنانی وڵاتەکەی خۆم بەتایبەت ئەمڕۆ ڕۆژی یادکردنەوەی تێکۆشان و خەباتی ژنە بۆ بەدەستێنانی مافەکانیان. بەڵام بەداخەوە ئێمە هەرچەنە لێرە خۆشحاڵم کە ئەم گردبوونەوە هەیە ئەم کۆبوونەوە و ئەم یەکدەنگی ژنە لە زۆر شوێنەوە کە بینم ژن هاتون. بەڵام ساڵانە ئێمە بینین لە ئامارەکان لە بریەوەی ئێمە لێرە یادی ئەو تێکۆشانە بکەینەوە بە پیرۆز بە ڕایگیری بە پیرۆزبایی بکەین لە ژنان کەچی سێرەکەین لە ئەم ساڵە ژنێکی چالاک ژنێکی بوێر کە ژنێکە ساڵانێکە خەباتەکە لە بری پیرۆزبایی ئێمە سێرەکەی تیرۆرەکری ئەو ژنە گیان تەهاشمان بۆ بێ لە بیرمان نەچێت لە سایی ئەم سیستەمەی ئێمەیە گیان تەها لەسەر هیچنە لەسەرەوەی هاتە دەنگە ها بوێرانە قسەی کرد وتی ئێمە بۆ لە نەهامەتین کێ بەرپرسە ئەن ڕووی دەمی کردە بەرپرسەکان کە ئەوانەی بەرپرسن لەم دۆخەی ژنی تایە لەم دۆخەی گەنجی تایە ژن و پیاوە لەم سیستەمە کەچی دوای چەند ڕۆژێک تیرۆر کرا ئێمە وا سێری ژنەکەین لە سیستەمێکین سیستەمەکەمان وا مامەڵە لەگەڵ ژنەکە دەبێ ئێمە نەوەستی نازانم ئەبێ ژن لێرە زیاتر خەبات بکات زیاتر ئەوە ئیش بۆ ئەوە بکات کە لە ناو سیستەمەکە ڕاستی گۆڕانکاری لە سیستەمەکە بکات چونکە سیستەم ئێمە لە ناو ئەم سیستەمە ژن وەکو ژن خۆی قبول ناکرێت بەڵام ژنێک کە خزمەتکاری سیستەمەکە بێ ئەوانە بە وەکو شێوەی ژنێک پیشانە دەن و ژنبوون لەوا کۆکەنە و لەوا من ئەمڕۆ پیرۆزەکەم لە هەموو ژنان هیوادارم ئەمڕۆ ببێتە یادکردنەوەیەک ئەمڕۆ ببێتە پیرۆزی کەین ئەمڕۆ بۆ خەبات و تێکۆشان یان ئێمە لەم ڕۆیە یادی ئەو ژنانە نەکەینەوە کە ئەکوژرێت لە وڵاتەکەی ئێمەیە ژن وەکو مرۆڤ بە تەماشا بکرێت ژن لە فۆرمی جەستە و لە فۆرمی خزمەتکاری و لە ناو سیستەمەکەیە ئازادی هەبێت مافی هەبێت وەکو مرۆڤ تەماشا بکرێ و هیچی تر